لە منداڵیەوە هەمومان زۆر جار مەسەلەن خۆیەکمان هەیە ئەگەر هەمان کاری باوکیشمان نەکەین بەڵام هەر حەز دەکەین دەردە دڵ بکەین دەستێکی بگرین پەنجەیەکی بگرین ینی خۆمان هۆگری باوکمان دەکەین تزای ئەوەی کە بتێ بە شوێن هەنگاوەکانی ئەودا بڕۆی وەکو پیشەش ئەمە زیاتر بۆ کوڕان دروستە کاتێک بۆ کوڕانە ئەم بابەتە بابەتێکی جیاواز نییە بەڵام کاتێک خانمێک دەیەوێت پیشەکەی بابی هەڵگرێتەوە ئەمە دەبێتە بابەتێکی جیاواز وایە جوانترە بێت لە بڕۆی ئیتر دوجار ئەمە منداڵی ئەو خانەوادەیە دایک و باوکە جا ئەگەر کوڕەکە پیشەی دایکی هەڵبگرێتەوە و کچەکەش بە هەمان شێوە چونکە پێم وانە ئەمە ڕای ببورن خۆمە کە هیچ پیشەیەک خاوەنددارێتی بێت واتە من خاوەنی پیشەی چێشلێنان نێم ئەکرێت هەکاریش ببێ بە چێشلێنەرێکی باش ئەکرێ منیش ببم بە شۆفێرێکی باش لەبەرەوەی پیشەکان جیاواز نییە بۆیە کاتێک کە کچێک لە تەمەنێکەوە لەگەڵ باوکیە دەسەکات بە فرۆشتنی زیو ئەوەندەی تر کارەکەی بریسکێتەوە جوانترە بێ وەکو زیوەکە بۆیە ئەمڕۆ میوانداری خانمێکمان کردووە خات و پاداشت پشکۆیە کە پیشەوەرەوە وەکو باوکی خەریکی کاری زیو فرۆشتنە پاداشت سلااو لەبێت بانیت باش پاداشتخان لە کێوە لەگەڵ باوکە دەست بە ئیش کردیە بۆمان باز بکە چ کاتێک دەڕۆی بۆ سەرکار جارە هەر پێمان بڵێ ئەم بانێ زوو هەستە یان هەموو بانێ زوو هەڵاستی لە هەم بانێک زۆر دەست ئەی ئافرین هاکار ئەوە ڕەفیقمان زۆرە تەنیا ئێمەنین لەبەر ئیشکردن شتێ حتمان دەبی زوو هەستی ئینەرژێکی باش تەبی لە بۆ ڕۆژەکەی خۆت چەند دەبی لەگەڵ باوکت ئیش دەکەی بەخدا لە 2009 لەگەڵ 2009 یانەوە 4 ساڵە خارێکی ئەو کارەی ئەی خوێندن پۆلینۆم تاوا کردو ئیشاڵڵە پرۆژەشمدا کە بچەمە حەد بەشی کۆمپیوتەر بەشی کۆمپیوتەر هەم لە بۆ خۆم هەم لە بۆ شەکەشم سوود لە بۆی شەکەشت باشە کاری دروستکردنیش دەکەی یان بەڵێ کاری دروستکردن تەنیا فرۆشتن نانە هەمووی شەکان دروستکردنی ناوە دروستکردن لۆگۆیە لەسەر جیهازەکان هەبوو خۆم لەسەرەوە باشە چۆن ئەتەوێ هەر لێستەوە پیشەکە و دیاری کردووەواتە لە ڕووی خوێندنەکەەوە ئەڵەیە چمە بەشی کۆمپیوتەر ئەتوێت چۆن بیبەستی تۆ بەیەکەوە چۆن سوودی لێ ببینی ئەو پیشەیە لەگەڵ بڕوانامەکە تا دواتر بۆ خوێندنیش با شەهادەت هەبیتن و پیشەش بەڕاستی نانی سنعاتێک شتێبی لە بۆ دو ڕۆژی خۆت زۆر باش دەبیتن سا بۆ منم دەبینی مەکتەب تاو نانی خوێندنگا شتە تاو دەکەی تۆزە تاعینات شتە تاخیر دەبیتن خۆت و سنعاتێک تەیە ینی زۆر پێویست بە شەهادەکەش نابیتن ئەنجینەکە باشە پاداشخان زۆر جار مەسەلەن دەگوترێ هەندێک پیشە هەیە وەکو تازە هاژە کۆمنتێکی جوانی لەسەر بوو هەرچەندە جیاوازی نیە زۆر جار بەڵام لێرە دەگوترێ کە ئەم پیشەی تایبەتە بۆ پیاوان زیاتر بەڵام ئێستا تۆ هاتی ئەو پیشەی کە دەگوتری بۆ پیاوانە خانمێکە دەیکا بەڕێک و پێک و بە جوانی هەستت چۆنە تۆ لە ناو بازاڕێکی زۆربیان پیاوان بەڵام تۆ خانمی و کارێکی ڕێک و پێک دەکەی بەڕاستی لەوەی خۆشتنی کە تو مەسەن تاک بین لەناو ئیشەکەی خۆشتدا بوون هەدەمان دیت کە پیاو لە بازاردا ئیش دەکا هەر کوڕە مەسەن تاکو تۆ کچ دەگەر ئیش بکاتن بەڵام ئەمە ئەو ڕێچکەیەمان شکان گوتمان با تاک کچ بم کە لە بازار ڕێسادا کار دەکەم هەربژیت ئافرین ئەوە دڵم ئەکرێتەوە بە خانمێکیاوە بینم ئیتر ناڵێ منیش زیاتر هانەدرم پاداشت خولیای کچانە یاخود بڵین زەوق و سەلیقەی کچانە زۆر ورتر و جوانترە چۆن توانیوتە بەکاری بینی لە پیشەکەتە ئێستا بن منە هەندێک مۆدیلات و شتیادە نەقش پێویستی بە وردەکاری ینی ئێستا زۆر شتێ بە پیاوان دەرناچمە ڕاستکۆم ئافرەت دەقیقتر و ورتر لە پیشەکەی خۆیدا خاصنە پیشەی کە بە خۆشەویستیەوە پیشەکەی خۆی بکاتن ئەو زۆر جوان دەردەچن ئاڕاستە ینی بە کورتێکی وەستایەکی باشی یان نا شاگردی یا وەستای ئێستا ئۆزۆڵای بەخۆیان بڕاردنەکەم تو بە خۆت ئێستا کامە ئیش دەکەی ئیشی شاگردێک دەکەی یان ئیشی وەستایەک دەکەم ئیشی وەستایەک وەستا چەندت پێچی تاوەکو توانیت شارەزای پیشەکەی ببێ وەستا بە خودای تقریبان 2 ساڵ خیان تاکو بە باشی فێرە هەمووی بوو چی یەکەیت باسێکی ئەو ئیشانم بۆ بکە کە یەکەیت ڕۆژانە ئەو ڕۆژانە ئەو ئیشانە کە دەیکەم نووسینی لێزەرن بڕینی سیێنسیە دروستکردن لۆگۆیەکانە ئەو ناوانە زیاتر ئەو دەکەم تۆ تەنها لەسەر زیویان لەسەر زێڕ زیو لەسەر زێر ڕسە هەمووی لەسەر زێڕش بەڵێ هەمانە کاری دەستن یان کاری ئامێرن
ئەوەی تۆ دەیکەی هەندێک داینده بەدەست دروست بکرێت و هەندێک شەیە کاری ئامێرە باشە ئێمە ئەو ئامادە خامانەمان هەیە یعنی یان بە ئامادەکراوی هێنن ئێوە تەنها بەستن و چاکردنیەکەن لێرە سەبوون منە دەسیزی و حازر دەکڕ یاخود زێڕە دەکڕی دێ بیتاوێنرێتەوە حازر بکرێتە سەبیکە لە ماچینە بدرێ دەبتە تەختە ئەوجە ئیش خۆمانە سەرەکەی باشە متمانەی بازارت هەیە بەڵێ ینی مشتری تایبەت خۆت هەیە مەسەن مشتری هەوی بڵێ من دەڕۆم لای پاداشخان لەوێ دەمێ ئەو کارەکەم بۆ بکە باڵێ مشتریوا زۆرمان هەیە کە بۆن مەدەرەن چکەم ئافرەتە تەحمل ینی ناوین کو بڵێ معاملە و شتێ خۆشترە هەر دێنەوە لای خۆم باشە مشتریەکانە زۆرتر ئافرەتن یان پیاون زۆرترینە ئافرەتن چکەم ئافرەت ناڵم تازژۆنگۆ معاملە و مناقەشات شتیا خۆشتە بڵێ لەک تێگەیشتنێک دەبیتن وەکو لێ لەگەڵ پیاگ معاملی بکاتن باشە پاداش من ئەمە لای تۆ ئەڵم ملوانکەیەکمەوێ و دەستبەنێکمە لەسەر ئەم شێوازە ئەتوانی بۆم دروستکەیت یان ئەبێ ئامادەکراو بێ بەخۆی دەزانین کوات و ئەو مۆدیرێکە دێنی ئەو دیزایانە لەسەر داخوازی خۆت تۆزە دروستکردن دێتن چکەم حازر نییە دەبی دیزاین و شتەکان دابدرێتن ئەو ناوی کە بە خۆت دەتوێت حازر بکرێتن لەسەری دابدرێتن باشە زیاتر لە بازار لای ئێوە چ دەفرۆشن زیاتر زیاتر ناوە چکەم بەخۆزان بەرەبەرە جێژنە شەوانە ناوشتە حازر دەکرێتن بۆ زۆر نێ بۆ گەنجانە بۆ منداڵانە باشە پاداشت کاتێ کە خانمێک پیشەیەکەکە وەکووتمان زەوق و سەلیقەی زیاتری تێکە تۆ چۆن ئەتوانی مارکێتینێکی باشتر بکەی بۆ کارەکەت لەگەڵەوەی کە وتت ئەو ڕێچکێم شکاندووە و تاکە خانمی لەو ناوچێکە ئەو ئیشاکەی چۆن ئەتوانیت مارکێتینێکی باش بکەی بۆ کارەکەت چۆن دەتوانێت ڕیکلامێکی باش بکەی ئیشەکەت زیاتر بە بازاری خۆت ینی بازاری ئەو پیشەی خۆت بازاری بەرهەمەکانی گەرمتر بکەی ئێستا ئەو ناوانێک کە دروست دەکەین هەموو نانی لە دوکان دادنین و مەسەسەبوون نەفرێک دێتن دێتن بەس دەمەوێت دیزاینەکانتان بین و ئەمە لە پێیجی خۆمان کە ڕۆژانە بڵاو دەکەینەوە لێندێک ڕسمەکانیان پێی نیشان دێن ئەو دیزانی کە بەخۆی دەوێتن هەمووەکو ینی پێیان نیشان دێ ئێستا پێیجی شتیاتەبی زۆر باشە کە تێدا بڵاوکەیتەوە مەبەستمەوە بکاتە تۆ پێیجی هەیە بڵێ پێیجی خۆمی هەر بەنای خۆشمە باشە شارەزای لە کۆمپیوتەر هەیە کە دەڵێ دەمە بڕۆمە پەیمانگە کۆمپیوتەر بخوێنم شارەزایی بوونت لە کۆمپیوتەر یارمەتیدای لە ئیشەکەی خۆت بەڵێ چکۆ شانی کە دەشکەم هەرستە کۆمپیوتەرە مەسەن دیزاین و شتیادانان هەرستە کۆمپیوتەرەکەیە زۆر باشە باشە باوکە چۆن فێری کردی چۆن هاوکاری تەکە بابم کە بیدایەت چۆنە ئیشەکەی زۆر هاوکاری کردم زۆر پاڵپشتی کردم ئەو ئیشەکە بەخۆی دەزانین فێرەمنی کرد و ئیدی بەرەبەرە ڕۆژانە شتی نوێش فێردەبووم پێکەوە کارکردن لەگەڵ باوکە خۆشیان لەگەڵ کەسێکی کرد ئەوە لەگەڵ هیچ زانی لەگەڵ باوکت خۆشە ئەی باشە باشەڕێک پێ بکەن لەگەڵ باوکتیان لەگەڵ دایکت خۆشە کار کرد لە دەم خێناوە قفێ ئەگەر دوو دوکانیان هەوی تەنیژێک لەگەڵ کامیان کار دەکەی دوکانی سێم لە بەرامبەریاندا دەرم جوانە وەڵامێکی زۆر زۆر دروستە ینی من چاوەڕم ناکرد وەڵامێکی واباتەوە ئافرین ڕێک و پێچیدا هەربژی دەستت خۆش بێ خۆشحاڵین دەبینین بەڕاستی خانمێک ینی بەم تەمەنە بچووکە ئەم سەلیقە جوانە لەگەڵ باوکی وا بووەتە دەستێکی باش لە ناو بازار ئەمە دەبێتە نمونەیەکی زۆر باش بۆ خانمانی دیکەش ینی بتوانن چاو لە پاداش بکەن ینی تەنیا چاویان لەوێ نەبێ کەسێک بێ یاخود چاوەڕی دامەزراندن بکە بۆ خۆی بێ هەلی کار بدۆزێتەوە ئەمە دەرخەری ئەوەشە کە ئافرەت دەتوانێت هەموو کارێک بکات خانمان دەتوان هەموو کارێک بە پشگیری خێزانەکەی بە پشگیری خێزانەکە ئەمەش جوانە ئەوەش جوانە تاواکاریکی باشترە پاداشت بەردەوام بە بۆ هیواین کە لە داهاتوو داهێنانی باشترت ببینین دەستە پێ کردووەی تر چاوەڕێەوەین کە سەرکەوتنەکانە ببینین ئێمە خۆشحاڵ بووین هەمیشە نمونەی تۆ ئەهێنینە ستۆدیۆ کە تا بتوانین گەنجانی دیکە و خانمانی دیکەش چاو لە تۆ بکەن و سەرکەوتوبی سەرکەوتوبی زۆر بەخێر بێ زۆر خۆشحاڵ بووین لەگەڵمان بووی سپاس